لەگەڵ ئیسماعیل خەیات دەچینەوە بۆ ئەو شوێنەی ساڵانێک لەو بەر بۆ ژیان دەستی نەدەدا، ئەو شوێنەی کە هەراوزەنای جەنگ نەیدەهێشت گوێی لە هیچی دیکە بێ. من بیرم لەوە کردەوە بتوانم ئەگەر بە ڕەنگەکانم ئەم ناوچەیە ڕنگ بکەم، بە هەموو ڕەنگەکان تێکەڵ بکەم، وەکو تابلۆی لە سروشت دەرکەوت بێت. تابلۆیەکی گەورە، هەڵبەتە پەیوەندی ڕنگ و بە سروشت و بەو بەردانەوە هەنا جیانێکی تازەمان هاتێ. ئەوە بوو کە دەستمان پێ کرد، من و برایکم و کۆمەڵی کرێکار دەستمان کرد بە ئیشکردن. 10 ڕۆژ ئیشمان تیا کرد لە 20 ئاب بۆی ئەندامانی لوجنەی باڵای ئاشتی ئاهەنگی کردنەوەی بۆ ڕێکخرا. لە سەرەتای نەوەتەکان شەڕی براکان لە باشووری کوردستان دەستی پێکردەوە. ناهەمواریەکانی جەنگ تەنگی بە ژیانی خەڵک هەڵچنی و تفەنگەکان قسە ڕۆشتوترینی ئەو سەردەمە بوون. ئەم ناوچەیە ببووە سنووری نێوان شەڕکەرەکان. هەر بۆیە پیاوە شێوەکارەکە بیری لەوە کردەوە چۆن بە فڵچەکەی بتوانێ بەردەکانی هێڵی تەماس بکاتە باڵیۆزی ئاشتی. ڕەنگەکان پیشانی ئەو فیشەکانە بدا کە تەنیا ڕەنگی خوێنیان دەبین. هەڵبەتە ئەو کاتە کە هاتوچوو لە نێوانی ئەولا و ئەملا وەکو ئەڵێن، وفودی بیانی زۆر ئەهاتن بۆ کوردستان. من زۆر ئەجنەبیم بینیوە، دواتر بینی من کەوتویانە ئەو بەردانە ئەم هونەرمەندە کردوێتی زۆر لایەن پەسەند بوو. بگرە جارێکیان چەند سۆحۆفیک باسی ئەو پرۆژەیان کرد. یەکی لەو سۆحۆفیانە سۆحۆفیەکی هۆڵندیە ناوی ڕۆمرد، هەتا بە نووسین و شت ئیشارەتی بۆ کردووە، یعنی ڕنگدانەوەیەکی باشی هەبوو لە بیانیەکانیش. ئیسماعیل خەیات شێوەکارێکی نێوداری کوردە و 50 ساڵ ئەزمموی کارکردن تێدەپەڕێنێ. ساڵی 1944 لە خانەقین لەدایک بووە، خانەی مامۆستایانی تەواو کردووە. زیاتر لە 60 پێشانگای شێوەکاری کردوێتەوە کە بەشێکیان لە شارە بەنێوبانگەکانی ڕۆژئاوا بوون. ساڵی 2004 خەڵاتی داهێنانی حکوومەتی هەرێمی کوردستانی پێشکەش کرا و ئەندامی کۆمەڵەی شێوەکارانی جیهانە. ئەو شوێنەی کە ئیسماعیل خەیاتی خۆشەویست اختیاری کرد بۆ ڕەنگکردنی ئەو بەردانە، ئەو جێگایە بوو کە لەوێ هەموو جارەکە وەفدی پارتی دەهات یەکێتی ئیستیقبال دەکریا، یەکێتی دەچوو پارتی لەوێ ئیستیقبال دەکەین. لەوێ دەبووە هەموو وەفدەکە دادەبەزی دۆخەیان دەکرد، چاردەورەکان سەیر دەکرد. بۆیە بە ینی حتمما سەیری هەموو ئەو گۆڕانکاریانشیان دەکرد لەو جێگایە. پێم وایە بەشداریکردنی ئیسماعیل خەیات پیاو دەبیت لە سێر ڕووەوە دەستخۆشی لێکوێکیان ئەو مبادرەیە وەکو هونەرمەندێک کە هونەر دائیمەن لە سایەی ئەمن و ئیستیقرار و خۆشگوزەرانی بەرەو پێشەچێ و هونەر قساکە، هونەر ڕاستە تۆ گوێ لێ نییە، بەڵام قساکە. هەموو ئەو ڕنگانەی ئەو بەکاری هێنابوو لەوێ دژی دووکەڵ بوون، دژی خوێن بوون، دژی پشێوی بوون. پرۆژەی پیرەک یەکێک بوو لەو پرۆژە جوان و دەگمەنانەی پێم وایە ناو مەساحەی هونەری کوردی ئێمە کە هونەر ئیتر چیتر لە ناو پێشەنگاکانە ناوەستێ، بەڵکو وەزیفەیەکی کە وەرەگرێ، بەشداری ئەکا لە ئەشتەواریە، بەشداری ئەکا لە کایە سیاسەکانە کە بە زمانی ڕنگ دێتە دەنگ، بەردەکانی هێنێتە دەنگ، بەردەکان و بەردانەی کە چیتر بەڕقی تەماشا ناکرێن. دەکرێت بیری ڕقی سیاسی ئێمەش نەرم بێتەوانێ بەهۆی ڕەنگەکانەوە، بەهۆی قوبوڵکردنی ڕەنگەکانی یەکەوە.
ئەو کەسانەی کە سیارەیان پێ چ سیارەی تەکسی چی خەڵکی کە ئەڵێن ئەمە چییە پرسیارەکەن دوای ڕوونکردنەوە لایەن ڕوون بووەوە ئەو ڕۆژەی کردنەوەکە خوا عەفویکە گۆرانی بێژ برایم خەیات لێرە بوو مقابلەیەکیان لەگەڵ کرد وتی سەیر ئەم شاخە بکەن هەمووی هاوارەکەن ئەڵێن ئاشتیمانەوێ. نزیکەی 3 هەفتە خەیات لەگەڵ خێزان و هاوکارەکانی لە نێوان سەنگەرە ڕوومۆچەکاندا فڵچە بە ئەزموونەکەی کردە دانوستاندکارێک کە بە زمانی تابلۆکان قسەی دەکرد چونکە شاندە سیاسیەکان بەردەوام بەوێدا دەهاتن و دەچوون. وەک خۆی دەڵێ پرۆژەکەی پەیامێکیش بوو بۆ شێوەکاران کە ئیدی سەردەمی بەجێهێشتنی نێو هۆڵەکانە و دەتوانن دار و بەرد و سروشت بکەنە کاغەزی تابلۆکانیان. ڕاستی ئەو پرۆژەیە لەو کاتە ئێمە وەکو خێزان خۆشمان بەشێک بووین لە پرۆژەکەی هونەرمەند ئیسماعیل خەیات. بۆ نمونە دواتر منیش و مناڵەکانیش کە ئەو کاتە ورد بوون پێش 14 ساڵ لەگەڵ کۆمەڵێ مناڵی ترا و کۆمەڵێ لە قوتابیانی چالاکی قوتابخانەکان بە هاوکاری ئەوان ئێمەش چوین لەوێ بۆیەمان کرد و ڕەنگمان ڕشت و کاریگەریمان هەبوو. ڕاستە پرۆژەکە زۆر قرس بوو بۆ ئەو کاتە بەڕاستی من لە زۆربەی کاتی پرۆژەکانیشە بێجگە لەوەی کە کاری هونەریەکەی ئەکا زۆر دڵم لایەتی وەکو باری تەندروستی خۆی وەکو باوکی مناڵەکانم کە بتوانم زیاتر خزمەتی بکەم و هاوکاری بکەم بەڵام تاکە شتێک لەم هونەرمەندا من بە بەردەوامی ئەیبینم و خۆم سەرسامم پێ یعنی وەکو هونەرمەندێ سەرسامم ئەم هونەرمەندە نازانێ هیلاک بوون چییە. زۆر لە شێوەکارە عەرەبەکان زیاتر هەواڵی ئەو ئەپرسن ئەو ئەناسن یعنی یەکێکە لە شێوەکارانی لەسەر ئاستی عێراقیش ناسراوە وەکو خۆی باسێ کرد کەسێکە لەو کەسانی لە ساڵەکانی 60 ڕەنگە بە پاسکیل پۆستەری معڕەزی خۆی تەوزیع کرد بێتوانی بێتی جێپێی خۆی لە ناو شاری بەغا بکاتەوە وەکو پایتەختی عێراق یعنی بەغایەکێکە لەو شوێنانەی کە پێم وایە یەکێکە لەو عاسیمانەی لە ناو وەتەنی عەرەبیشە بە عاسیمەی شێوەکاری ناسراوە ئەو توانیوێتی لە ناو ئەو فەزایە خۆی ببینێتەوانێ و بناسرێت. ئێمە ڕۆژێکیان لێەوە ڕۆشتین کە سەیرمان کرد چەند برادێک خەریکی بۆیاکردنی بەردەکان بوون وردە وردە دووسێ بەردێکیان بۆیا کرد و پێمان سیر بوو ئایا ئەم برادرانە بۆچی هۆکەی چی ئەم بەردانە بۆیاخەکەن چەند ڕۆژێکی کەی پێچوو 12 بەردیکەیان بۆیاخ کرد وای لێ هاو چەند ڕۆژێک هەفتێکی بەسەرا چوو تقریبان بۆ 10 ڕۆژێک پاش چەند ڕۆژێک پێچوو من خۆم دابەزیم چوومە لە ئەو برادرانە پرسیارم لێکردن وتم کاکە هۆی چی ئەم بەردانە بۆیاخەکە من پێم سیر وەکو خۆم ئەم بەردانە چییە هۆکەی ئەمان بۆ یاخیەکەن پاشان ئەو پرسیارەکەی وەڵام مامەوتی کاکە ئەم بەردانە بۆ هۆی ئەوەیە بۆ ئاشتەوایی بینی پارتیویشێتیە بۆی ئەو تۆزێ تەنگەشەیە لە بینیانە بڕەوێتە وردە وردە خەڵکەکە زۆری پێخۆش بوو لەبەرەوە خەڵکەکە ئەترسا پێی سیر بوو لەم بینیەکە هاتینەوە دەی شکول لە بینی پارتی دەرچووم هاتمە لایەکێتی کە هاتینەوە بۆ هەولێر ئەوی شکول لە یەکێتی دەرچووم گەشتمەوە سنووری خۆم یعنی زۆر وەزعێکی ناخۆشمانە بەس ئەو بەردە وردە وردە شتەکە تەبیعی بوو بۆ لە بینی هەردووکیانە. زۆربەی کاتەکان ئەو خەریکی هێڵکاری تابلۆیەکی نوێ هەرچەندە بە ساڵات چووە و زیاتر لە پیاوێکی ماندوو دەچێ بەڵام دەڵێ هەمیشە بۆ تابلۆکان و ئەو شایداییە بێ سنوورەی بۆ پرۆژەی نوێ هەیەتی منداڵی دەکەنەوە و زۆر گوێ لە ماندوێتی ناگرێ. هیلاگە بێت زۆر زیاد لە پێویستم پیاوە باوەڕتان بێ ینی من ئەمە هیچ مجاملە نییە ئیڵێم یعنی مستەمر ئیژەکە ئەم پیاوە ئەخر هەموو کەس ناتوانێت ئەوە بکە بەڕاستی یعنی لە ژوور سەری وەرە لە ژووری نووسنەکە هەمووی بەرد و بۆیە و یان زۆر دار تووڕە بم ئەڵێم با ماڵێکە هەیە لە خوارەوە شتەکان بەرە خوارەوە یعنی من لە خەستخانە کەوتم ئەمەلیات کراوە مناڵم ئەمەلیات کراوە لەکەڵ دانیشتنیا ڕسمی کردو لە ژوور سەرمانەوە ئەگەر زۆرینەی پیاوی دنیا وەکو ئیسماعیل خەیات دڵفراوان بووایەوە ڕێزی لە کەسی بەرامبەری بگرتایە هەستمە کرد ژیان شێوازێکی ترە بوو. ناسینی هونەری کوردی لە ڕێگەی چەند هونەرمەندێکی ئێمەوە بوو لەوانە ئیسماعیل خەیات ئازاد شەوقی محەممەد عارف یعنی گە لە هونەرمەندە عەرەبەکانە پرسید ئەم ناوانە دارە حەمەسەعی وەکو نەحات مەسەل ئەم ناوانە ئەو ناوانن کە توانی بیان لە ناو
فەزای هوەری عێراقیە پێگەی خۆیان هەبێ. هەڵبەت دواتر من پێم وایە ئیسماعیل خەیات توانی سنووری عێراق تێپەڕێنێ. ئەم تێپەڕانی سنوورە توانی مەساحەیەکی بەرفراوانتر هەم بۆ هوەری خۆی دروست بکات هەم بۆ هوەری کوردی. ساڵانێک لێرە براکان بێبەزەیانە یەکتریان دەکوشت، بەڵام پیاوێکی شێوەکار بیری لەوە کردەوە بەردەکان بێنێتە قسە بۆ ئەوەی گولەکان بێدەنگ بن. ڕەنگەکان کوشت و بڕێکی بێ ئامانیان هەبوو بۆ ئەوەی گرەوەکە یەکلای بکەنەوە، بەڵام ڕەنگی سەر بەردەکان باوەشیان بە یەکدا دەکرد و لە یەکتریدا دەتوانەوە بۆ ئەوەی سروش دروست بکەنەوە. لەگەڵ خەیات دەچینەوە بۆ خانەقین. کۆڵان و خانوە قوڕینەکان لەوێ یادەوەری دڵبزوێنی ئەون، چونکە ئەو هەمیشە ناوی نەفتخانە و تێلخانە و ئەو چیرۆکانە لەسەر زارێتی کە دایکی بۆی دەگێڕانەوە و دوجار بوونە هەوێنی بەشێک لە تابلۆ نایابەکانی. لێرە و چ دەرە مەکتەبەکە بە خەڵوز و لە پاشماوەی قەڵەمی ڕەنگەکانی کاکم ڕسمم لەسەر دیوارەکان کرد. حکایەتەکانی ژیانی ئەم گەڕەکە بوو لەسەر دیوارەکان ئەم کرد. ئەم جاریش لە وەختی خۆی خانەقین ماڵی کۆن خوشەی خورما، یعنی یێشووی خورما و لەگەڵ هەنار تیا هەڵواسرا بوو لە ژورە من کە ڕسم مەکرد لەوانەشمە خوارد. ئەم زەویە کڕیم فبینیم ئەم زەویە ڕسمی لەسەری کراوە. پرسیارم کرد وتیان فەنان ئیسماعیل خەیات ڕسمی کردووە، مامۆستای ئەو فەنانی قەدیمە لە زۆر قەدیمە. ئەو ماڵەیە کە ئێستا مامۆستا جەمشید کڕی و کردی بە خانوو دوو پرۆژەم تیا کرد. یەکێک تابلۆکانم تیا پیشانە، دووهەم ڕسمم لەسەر دیوارەکان کرد بیرەوەری مناڵیم کەوتەوە. ئەم دیوارە کە من لەم سەرسوچە وەستا و هەڵبەتە ڕەنگە ئیسە لای خەڵک بێبەها بێت یا ئەگەر پارەیەکی هەبێ خانوویکی تازەی تیا بکاتەوە، بەڵام بە حەقەت ئەم دیوارە کۆنانە بۆ من یادگارێکی زۆر گەورە بیرە خاتەوە. ئەم دیوارە کۆنانە من لا خۆم مێژوویە زۆر بە نرخە، بەڵام ئەکرێت وەکو هونەرمەندێک استفادەی لێ بکەم و ئیشی لەسەر بکەم یا ئیشی لەسەر دانم. بە هیوان بتوانم ڕۆژگارێک ئەوە بتوان ئەنجام بدەم. جارێکیش مناڵەکان خانەقین لە ڕۆژی مناڵانی جیهان ئاوردم لێرە کوچەکان سبۆخکردن گشتی ئاوبی تافگە بێن تافا و بیهنبی ئەوەش منزەر جوانی داشت. مامۆستا ئیسماعیل ڕێ چۆن بەردەکانی دێگەڵی تابلۆ کرد و بۆ ئاشتی ئەوەتە خوازم ڕۆژێکیش بێ لە سنووری حەمرین لە چیای حەمرین تابلۆ بکات ڕەنگی بکات بڵێن ئەوە سنووری کوردستانە. وەختی خۆی لە تەڵەبەی ناوەندی خانەقین بووم تابلۆکی ئەم پردەم کردووە لەم دیوە و دواتریش لە مەکتەبەکە قوتابخانەکەم لایەن زۆر جوان بوو لە ئیداری مەکتەبەکە هەڵواسرا بوو. ئەو لای تەنکی ئاوی تیا بوو، ئەو لاتریش هەمووی باخ و باخات بوو، بەڵامی سەر دیمەنەکەی بەڕاستی گۆڕاوە بەپێی ئەم وەختە. لە زۆربەی تابلۆکانیدا باڵندە و ماسی دەردەکەون. خەیات دەڵێ ئەوە نمایندەی خەیاڵی بێسنووری ئەوە بۆ ئازادی و فرین، بەڵام ساڵانێکە زۆرتر لەسەر بەرد تابلۆکان چێ دەکا. ئارەزوی داهاتووی ئەوەیە بەردەکانی شنگال و کۆبانێش بێنێتە قسە.
من پێشتر طبعاً ڕسمم لەسەر هەر بەردی کردووە نەک کوردستان بگرە ئەوانەی کە ئێستا ئەچم سەفەرەکەم بۆ شارەکانی ئەوروپا و وڵاتە عەرەبیەکان و ئێران لەوێش ڕسم لەسەر بەردی ئەو شوێنەکەم هەوڵم داوە هەر نموزەجێکی ئەو شارانە کۆ بکەمەوە لە دوا ڕۆژ بیکەمە پیشانگایک. جار 4 پارچەکەی کوردستان بەڕاستی من یەک دوو شار هەیە زۆر خەیاڵم لایەتی بەردم بۆ بێنن لە شنگال و لە کۆبانی. جا من ئەمەوێ بەردی ئەو شارانە کە ئەچم بۆ ئەوروپا لەو شارانە پیشانگاکەم ببێتە بەڵگەنامەیەکی جوان هونەریشە و پرۆپاگەندێکی باشە بۆ تێکۆشانی خەڵکی ئەو شارانە و ڕەبتیشە بەڕاستی بە وەزعی کوردستانی ئێستا. ئەزمونێکی جوان بوو ئەزمونێکی دەگمەن بوو بە نیسبەت هونەری شێوەکاری کوردیەوە کە ئێمە چۆن نەتوانین کەسانی کەش هاوبەش بکەین لە ناو هاوبەشیکردن لە ئاشتەواری ناو کۆمەڵگەیە. بۆیە هێنانە دەنگی بەردەکان هێنانە قسەی بەردەکان بەشێک بوو لە بەشداریکردنی ئێمە لە ناو پرۆسەی سیاسیە. دەخوادا ئەو بەسەدا عەلەقەل بەقەدەر ئەم هونەرمەندە حەماستان هەبی بۆ کۆتایی هێنان بۆ ئاشا بۆ ئاشوبە بەو وەزع خراپ. ئەوانەی یەکێتی پێشمەرگەکان یەکێتی بە ئاشکرا پێیان دەگوت نێوانەی پارتی خەبەریان دەنارد کە ئەوە ئێمە وەزعێکی خراپە تێداین بەڕۆبوو یەکڕاوەستا. ڕێکخراوی شنەبای ئاشتی یابانی هاتن داوان لێکردن وتیان ئەگەر ئێمە پشگیریت بکەم لە بواری دارایی ئەتوانین ئەم پرۆژەیە گەوراکات. ئەوە بوو تقریبا نزیکەی دە هونەرمەندێکم هەڵبژارد لە هەڵەبجە و کەرکووک و دهۆک و هەولێر و سلێمانی هاتین بە یەکەوە پرۆژەکەمان زۆر گەورا کرد. هەڵبەتە ناویان زۆر ئێستا ناتوانم ڕێزم هەیە بۆ هەمویان ناویان بێنم. ئەوەیش تەمان گەشەی دا بە پرۆژەکەمان دیسانەوە کە خەڵک هاتوچێ کرد وتی دیسانەوە تازەتان کردوتەوە. ئەو کاتە تەمان وەکو بیرۆکە وەکو ڕەنگ فراوانتر و جوانتر بوو. زۆربەی ئەو شارە پۆشتە و پەرداخانەی خەیات بە تابلۆکانیەوە بۆی چووە سەری ڕێزیان لە بەردەم پڵچەکەی دادانەواندووە. بەڵام ئەو پێی وایە کورد هێشتا پێویستی بە کات هەیە بۆ ئەوەی باشتر لە ڕۆڵ و پەیامی تابلۆکان تێبگات. بە ڕێگە ڕۆم بیر لە هونەرەکەمەوە بە ناو ماڵی خۆمە یا گەلەریەکەی خۆمە هەموو جار بیرم لای بیرۆکەکانمە کە تێکەڵی هونەرەکەی بکەم. جاریش وا هەیە من وێنە کێشانیشم شەر نییە دنیایکی تەنیایی و بێدەنی و شتمە جاریوە ئەندامی خێزانەکەم دانیشتون لە بەرچاویان ڕسمەکەم. ئیسماعیل خەیات خەون بەوە دەبینێ ئەو ڕنگانەی لە پیرەر ڕەشتی لەگەڵ خۆی بیبات بۆ بەردەکانی حەمرین بەڵام لەوێ داوای بێدەنگبوونی تفەنگەکان ناکا بەڵکو لەوێ دەڵێ ئەوەی تفەنگەکان چەند ساڵە دەیڵێن ڕاستە چونکە حەمرین کوردستانە. چەند جارێک چەند برادەرێکی ڕۆشنبیری یا هەر وەکو داوایان لێکردن وتی لە حەمرینیش ئەگەر پرۆژەیەکی وا بکەیت بەڵام هەمووی کاتی گونجا و عشقت ئەوێ بۆەوە من عشقم هەیە بۆ پرۆژانە بەڵام شەرت نییە هەموو جار هەموویان لێک کات بێت و یا ئەمکان جاری کاتی ما بێت یا مەجای تیا هەیە.